بۆ قسەکردنی زیاتر لەبارەی گرنگی بڕیارەکەی سەرۆک وەزیران بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەم پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز یوسف چاوشین بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشتەپێدانی کۆمەڵایەتی هەولێر لە ئەستۆدیۆ میانمانە. ڕێز بەخێر بن. زۆر سپاس. بەخێراتێکەکە یوسف. کەلک یوسف گرنگیە ئەو پرۆسەیە نوویسینی ناو کێمەندامان چی؟ بەڵێ دیارە بە خوشحالی و بە سوپاسەوە ئەمڕۆ جەنابی سەرۆکی حکوومەت بڕیاریدا یان با بڵێن وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانی ڕاستپارت لیستی ناوی کەمەندامان کە ژمارەیان زیاتر لە 13,000 کەسە ڕەوانەی وەزارەتی دارایی حکوومەتی فدرال بکات بۆ ئەوەی لەسەر بودجەی هەرێم تەرخانی دارایی بۆ بکرێتن و موچەی کەمەندامی بۆ ئەو کەسانە دابین بکرێتن. ئەم بڕیارە بەڕاستی بڕیارێکی زۆر گرنگە هەروەک چۆن ئێوەی بەڕێز ئاماژەتان بەوەیدا کە ماوەی زیاتر لە 10 ساڵە ناونووسینی کەمەندامان ڕاوەستاوە و لەو کاتەوە تاکو ئێستا چه خودی کەمەندام و خاوەن پێداویستیە تایبەتەکان بەردەوام داواکاریان ئەوە بووە کە ناونووسین دەست پێ بکرێتەوە بە هەمان شێوە ڕێکخراوەکان کۆمەلەکان بەردەوام لەسەر خەت بووینە و خۆشمان وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەردەوام داواکاریەکی ئێمە ئەوە بووە کە بەداخەوە کە تاکو ئێستا کە نەکرابوو ئەوە هۆکارەکەی هەمومان دەزانین قەیرانی دارایی ئەو وەزعی کە هەرێمی کوردستان پێدا تێپەڕی بەڵام بە خوشحالیەوە دەبینین لێک تێگەیشتنێکی باش لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرال دروست بووە و چاوەڕوانیمان ئەوەیە دوای گەیشتنی لیستی ناوەکان وەزارەتی دارایی حکوومەتی فدرال لەسەر بودجەی هەرێمی کوردستان تەرخانی دارایی بۆ ئەم لیستە دابنێت و ئیتر ئەوانش ڕاستی لەمە دووە بە مافی خوان کە هەبوونی موچەیەکی کەمەندامیە شاد ببن. بەڵێ ئەو بڕیارەی سەرۆک وەزیران چی لە دۆخ و ژیانی و هەروەها خواستەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە گۆڕێ؟ بەڵێ دیارە هەمومان دەزانین دۆخ و ژیانی توێژی خاوەن پێداویستی تایبەت جیاوازە ئەوان لە زروفێکی وادا دەژین کە بەردەوام پێویستیان بە پاڵپشتی بە دەحمی داراییە ئەمە ئەگەر ئەم ڕەزامەندیە بێتەوە کە گەشتبینین دێتەوە کاریگەریەکی زۆری لەسەر ژیان و گوزەرانی ئەوان دەبێتن بە تایبەت دەتوانن بەشێکی زۆر لە پێداویستە سەرێکیەکانی خۆیان لەوانە عیلاجی خۆیان دابینکەن. کەک وەکی گوتەیە گەهشتن ینی موچەی ئەوان ji bütçey herêmî Kurdistan tê veqetandin ku ji Wezaretî Darayî Iraq ve bo herêmî Kurdistan tê rêkirin ji vê bütçeyî beş ji bo kemendaman tê rast e? ڕاست خۆی لە ڕاستیدا وەک جەنابەت باست کرد ئەمە لەسەر بودجەی هەرێمی کوردستان دەبێتن و ئەمەش دروستە ژمارەیان 13,000 کەسە بەڵام ئەمە زیاتر ئەوانە دەگرێتەوە کە لە ڕووی عەقلی لە ڕووی دەرونی خاوەن پێداویستی تایبەتن ئەگەر بە وردی ئاماژە بە جۆری کەمەندامیان بکەین ئەمانە ئەو کەسانە کە شەلەل دەماغن داونن بیرکۆلن ئۆتیزمن نەخۆشی هیمۆفیلیان هەیە توشبووی تالاسیمیان کورتە باڵا و ئەو منداڵانەی کە توشبووی شەکرن ئەمانە لە ڕووی دەرونی و لە ڕووی عەقلی کێشەیان هەیە کە ئەمانە تەواو بوون وەجبەیەکی ترمان هەیە ئەوانش کەمەندامی جەستەیە هەموو ئەوانەی کە کێشەی بینینیان هەیە بیستنیان هەیە لە ڕووی جەستەی با بڵێن کێشە لە نەبوونی دەستە لە نەبوونی لاقە سڕەی ئەوانش لە دوای وەرگرتنی ڕەزامەندی بۆ 13,000 کەسەکە دێتن. بەڵێ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند لە خەمی چارەسەرکردنی ئەم گرفتەی کەسانی خاوەن پێداویستی تایبەت کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە بەرنامەکەی دیارە یعنی دەتوانین بڵێن بۆ یەکەم جارە کابینەیەک لە بەرنامەکە و لە پلانی خۆی ئاماژە بە توێژی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت بداتن ئەگەر تەنها وەزارەتی خۆمان و لە نێو وەزارەتی خۆشمان ئەگەر بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی چاودێری و گەشتەپێدانی کۆمەڵایەتی وەرگرین دەبینین جگە لە بواری دارایی لە بوارەکانی تریش پاڵپشتیەکی زۆری ئەم توێژە بووە ئەگەر تەماشا بکەین هەر
کەمەندامێک ئەگەر کەسوکارەکەی فەرمانبەری حکوومەت بێتن سەردانی ئێمە دەکاتن دەتوانیت مۆڵەتی بەخێوکردن وەرگیت واتە لە جیاتی ئەوەی کە دەوام بکاتن دەتوانیتن لە ماڵ بێت چاودێری منداڵەکەی بکات لە هەمان کاتدا ئێمە سنتەر و پەیمانگەی تایبەتمان هەیە بۆ قوتابی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵ ئەوەش ئێمە پەیمانگەی تایبەتمان هەیە بۆ ڕاهێنانی پیشەی ئەو توێژە گرنگە ئەمە سەرڕای ئەوەی کە ئەنجومەنێکی شیاندنی کەمەندامانمان هەیە کە ماگانە کۆبوونەوە لەگەڵ وزارەتەکانی تر ڕێکخراوەکان و لاەنەکانی تر دەکەین پێداویستی و داواکاریەکانی توێژی کەمەندامان چییە لەگەڵیان باز دەکەین کەکو سبنهاتە دیار کرد و 13,000 ئاستا یەکەمدە ڕێزا یەکەمدە دێ بۆ حکوومەتا فێدەرال بێ هەنارتن ناویوان بۆ وان پشکنین هاتیە کرد ڕاست پرۆسەیە جیەم یاکو تو بناو دکە ئەوژی بە هەمان پرۆسەی بەردەوام دکە یان چاوادە بەڵێ نەفسی پرۆسەیە پرۆسەکەش بەو شێوەیە کە لیژنەکانی پزیشکی لە وزارەتی تەندروستی پێکدێن بەڵام نونەری وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی تێدایە بەڵێ لە تەمەەن گرفتی تێدانە تەمەنی چەند بۆ چەند هەمووی ئەگرێتەوە ئەو ناخێر گرفتی تەمەەن نییە هەر کەسێک کەمەندان بێت سەردانی لیژنەی پزیشکی بکاتن لیژنەی پزیشکی بڕیار دەدات کە شمولی ئەو موچەیە دەبێتن یانە دیاریکرا قۆناقی دۆمکەی دەست پێکە یاخودنا دوای گەڕانەوەی ڕەزامەندی ئەو 13,000 کەمەندامە ئیتر لەمە دووە لە دوای ئەم بڕیارە ئەم ڕەزامەندیە بۆ ئەوانیش دەست بێتە بێت دەستخۆش ڕێبەبەری چاودێری و پێشوە برناجواکی لە هەولێری یوسف چاوشی زۆر سپاس بابەتە بەخێرات